الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خويا داور لي أكين بناوي جوانت بصفتي برزد باسم عظمة يا أكرم الأكرمين. صلاوي أما جسي إما تاك ناوهنان مان پروردگارا بقينا ببيغمبر إخوة صلى الله عليه وسلم. أما جسمان بمجلسي ذكر لقبولك ودرقا كاني خير، وهو أما جسوا بسرمانا ولاك يا أكرم الأكرم. برزان وخشوستانم إنساني مسلمان كلا خزمات قرآن أبيت هندي هرشة لقرآن هيا، وهندي مجدي زور قورة لقرآن هيا بو خلقي إيمان دار. مجد كان زور دل خوش مانا كان وهرشة كانش أمان ترسينن بعمومي قرآنيش وأكساني كوا ضليان تروكاي إيماني تيا أبيت مجد بخشيكي زور قورة. رب العالمين أفرمي إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. أم قرآن هداية درى وهركس كوا صفاتي قواميتي تيابت لسر بيكاني خوي واستابي ودلي روشن بيت. مجد بخش بو إيمان داراني كردوي باشا كان مجد اوان اداته كأجريكي زور قورا پاداشتيكي زور قورا بو اوان آماده كراو. همو آياتيكي قرآن اما إيمان دار وكو كل نفس ذائقة الموت شون يقين من لقليا هاي آوى لقليا أجين. همو مجده كخوا بيمان أدا أقر بچاوي سرني بين بچاوي ضل أي بينين. إنسان إيمان دار ضلي زور قشكاتك لخزمة وعدكاني قرآن خوا بو عظمتي خوي توي خلق كرد بي وعد بداته. ومن أصدق من الله قيلا كيه لرب العالمين وتكاني راستر ودرستر بي. إنساني إيمان دار لخزمة قرآن أبي زور تشجور أقري، لخزمة وعدكانا زور تشجور أقري. يكيق لو وعدانيك خواي قورا عطاي كردوا بإيمان داران بريتي لويك لسر مرقا خلقي إيمان دار زور آسودية. بخوا برانم مسائلي سر مرق حالتك كامي زور ظالم وفرعون لسر دنياو خوي بالطاغوت زاني، كامي زور فقير وقدا ونارحت، كامي خوي زور بجوان وعالم أزاني أوشي كجاهل ونزان. هموان بيكا حالتك لسر مرقا يت رومانتي اكا بجواب. هرچي مادي دنيا هي كويكرا ويك اللحظنات وانا الروح راجيرك. شاي ايران كاتي كمرد طبيب ودكتوري زور بسر سريو وستابون. خميني كمرد زور كز بسر سريو بون. هيتش شتي شامبيان نكرا وكوتاي بحياتي هموشيان هات. أنم كاتي يا رب العالمين كملا مجدأ دا بخلق إيمان دار أفرمي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا دوشد. هر كملا إيمان دارك هر إيمان دارك أجر بدم إيماني هنا ووتي قالوا ربنا الله هاواريان كوتيان پروردگاري إيما الله ثم استقاموا استقاما لسر أموشها وبردوان بون لسري مانون أبون نيجو طاعتيان عبادتيان دعاء كردنيان ذكر أوراديان ماندبوني تيان أبو تتنزل عليهم الملائكة الرجلكاتي سر مرقا أمشاواني أكاتو ملائكتي خو أبين. سبحان الله كأم ملائكتان أبينات ملائكتي دموتشاو جوان دموتشاو قش ضلي أمكس زور أكاتو. عمري كوري عبد العزيز رضا ورحمتي خوي اللي بفاطمة خزاني أجرته والله لسرمية دواء وهندي وصايب ومن كرت
ئەڵێ وتی ئەی فاتیمە بەجێم بێڵە ئێستا نۆبەی میوانەکانە ئەڵێ هاتمە دەرەوە لە لای دەرگاکەی گوێم گرت سێرەکەم غەڵبەغەڵبە وەکو کەسێک سەلام ئەکات بە خێرهاتنی خەڵکەکات ئەڵێ گوێم گرت قسەی ئەکرد قسەشی بۆ ئەکرا غەڵبەغەڵبێکی زۆر ئەهات وەکو خەڵکێکی زۆر زۆر لەوێ بێ جورئەتی ئەوم نەئەکرد دەرگاکە بکەمەوە و گوێشم ئەگر بزانم چییە هیچ شتێ تێبگەم هیچ شتێ نەگەیشتم بەڵام وشەی سەلام بەرگوێم ئەکەوت ئەڵێ کاتێک کە دەنگەکە نەما منیش دەرگاکەم کردەوە سێرەکەم ڕۆحی کێشرا و کۆتایی پێهاتوو بەخوا کەسی ئیماندار ڕۆحی لەو کاتە زۆر ئاسوودەیە هەستەکە کردەوە جوانەکانی کردەوە باشەکانی هەمووی ئەبینێتەوە مەلائیکەیە نەخوارەوە لەم کاتە مژدەی ئەدەنێ ئەلا تەخافوا ولا تەحزەنوا هیچ غەم مەخۆ هیچ خەفەت نەخۆی غەمبار نەبی بەوەی کە لە دەست داوە خەفەت نەخۆی بۆ داهاتوو زۆر ئارام بە و ئەبشیڕوا سبحان الله لەو کاتە وشەی مژدەی ئەدەنێ مەلائیکە پێی ئەڵەن مژدەت لێبێ بالجنة التي كنتم توعدون أو بهشتي كخوا وعدي بيدابوي لدنيا أجر كردوي باشكي مجدد لبيتشيتنا أو بهشتو إن جاء ملائكة لي رقصيك أكان قصك زور عظيمة بي ألان نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة إما خوش ويستاني إيوين ولي إيوين لدنيا شو لآخرة شو بخوا إنساني إيمان دار لما لك الموت جناترسي دڵی ئارامە کاتێ بەرەو پیری مەلەکول مەوت ئەڕوا لێرە ئاشنایی هەیە لەگەڵیان زانیوێتی یەکێکە لە مەئمورەکانی ڕەب العالەمین مەلائیکەی ڕەحمەت زۆر لێرە هاتوون دەوریان گرتووە زۆر کات گوێیان لە دەنگی بووە کە ذیکری خوێندووە گوێیان لە وتەکانی بووە گوێیان لە قورئان خوێندنی بووە بینیویانە کە ئەهلی مزگەوت و جەماعەتە بۆیە ئەفەرمێ سوبحان الله لەم کاتە ئەمەی بیرەخنەوە کە نەترسی لە مەلائیکە ئێمە ئەوانن کە لە دنیا تۆ بە چاوی سەر ئێمەت ئەبینی ئەم مژدەیە کە ئینسانی مسلمان ئەچێتە خزمەتی زۆر دڵی ئارام ئەکا بەخوا ئەبێ هەموو کاتێکی سەرمەرگمان ئەبێ ئەمەمان لە یاد بێ ئەبێ بزانین کە ئێمە لەو لەحزەی ڕۆحمان دەرەچێ ئیلا مەلائیکەتی خوایە نەخوارە و ئەیان بینین سەلامیان لێ ئەکەین مژدەی خوامان ئەدەنێ غەمەکانمان هێواشەکەنەوە هادئمانەکەنەوە بەڕێزەکانم ئێمە پیاوی زۆر گەورە لە مێژووە ئەخوێنینەوە کە وەفاتیان کردو پێش وەفات گردن ئازایشیان لە خەڵک کردو خواحافیزیشیان لە خەڵک کردو ئەم جۆرە لە مژدەی خوا هەندێک جار درێژە ئەکێشێ ئەم کەسە تەڵەبی هەیە وەڵی هەندێک جار خوای گەورە تەڵەبەکەی ئەداتێ پەروەردگارە من سیلەی ڕەحمم جێبەجێ کرد من فڵانە کردەوەم لەبەر خاتی تۆ کرد پەروەردگارە ئەوەندە مۆڵەتم بدەیتێ خواحافیزی بکەم زۆر طەبیعی هەندێک لە ئەنبیا هەندێک لە ئەولیای گەورە ئەگەنە حاڵەتێکی ئاوە لە سەرمەرگە خواحافیزی لە خەڵکەکەن و زۆر بە طەبیعی ئەم ماڵە بەجێ ئێهێڵن و دەموچاوێکی زۆر گەش و جوان و ئارامێکی زۆر گەورە ڕویان تێ ئەکەن بڕوا بکەن ئینسان کە ئەم ئاەتانە ئەخوێنێتەوە دڵی ئارامێکی زۆر گەورەی بووە هەرچی نەخشە ڕێگەی کەون هەیە خەڵک کە دای ئەنێ هەمووی تا ئەو کاتەیە کە ئەمری نەخشە ڕێگایەکی نوێیان لەوە زیاتر پێ نییە حکوومەت لە دوای حکوومەت ئەگۆڕێ حیزب لە دوای حیزب ئەگۆڕێ هەمووی ئەڵێ نەخشە ڕێگای ژیانم بۆ ئێوە پێ کەس ناڵێن نەخشە ڕێگای دوای ژیانم پێ بەخوا ئیسلام نەخشە ڕێگایەکی پێیە ژیانی ئێرەمان ئاسوودە ئەکا ژیانی ئەو لاشمان ئاسوودە ئەکا کام نەخشە ڕێگا هەیە کە بە من بڵێ دوای مردن چیت لێ هەموو دەستەوسان وەستاوە ئللا نەخشە ڕێگای ئیسلام نەبێ لەو لەحزەی کە ئێرە بەجێ ئێهێڵم ئەزانم بەرەو کوێ ئەڕۆ زانایان ئەفەرمون خۆشبەختترین کەس لەسەر زەوی کێ لەسەر زەوی ئەڵێن هەرچی کەسێک لە دنیا خۆشی ئەبینێ ئەوانە هیچ نییە خۆشبەختترین کەس لەسەر زەوی ئەو کەسەیە کە لە کۆتاییەکانی حیاتیە بە چاوی سەر مەلائیکە ئەبینێ و مژدەی ئەدرێت ئەوە خۆشبەختترین کەسی ناو دنیایە ئەگەر هەرچی ماڵ و سەرۆتی سامانی دنیای هی تۆ بێ بەخوا لە سەرمەرگە ناڕەحەت بوو یەک لەحزەوە ئەزانی خۆشیەکە نەبینیوە هەرچی کولەمەرگی ئێرە بیبینە لە سەرمەرگدا کاتێکەوە لطفی ڕەب العالەمین ئەبینی چاوەکانت ئەکەیتەوە دڵت زۆر ئارامە ئەمە مژدەیەکە
سەرەتای موژدەکانە کە ئاوا ئینسانی موسڵمان دڵی خۆشە بێت چاوی ئەکرێتەوە دەموچاوی گەشە بێتەوە ئێمەش خۆمان بۆ خۆمان زۆر بەسەر مردووە ئەوەستی بەخوا مردووی وا هەیە بەسەریەوە ئەوەستی سبحان الله ئەبینی زۆر بە ئارامی ڕۆحی دەرەچی بەخوا دەموچاوی ئەوە ئەبینی گەشت بووتەوە هەندێک مردوو ئەبینی نێوچەوانی عارەقەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ المؤمن يموت بعرق جبينه ئیماندار کە ئەمرێت بە عارەقەی نێوچەوانی ئەمرێ ئەفەرمێ ئەگەر مردوویەک لاشەی عارەقی نەکردەوە بەس نێوچەوانی عارەقی کردەوە نیشانەی حوسنی خاتیمەیە ئەو عەبدە شەرم لە خوا زۆر ئەکا گوناهەکانی بیرەکەوێتەوە ئەزانێ بەرەو لیقای خوا ئەڕوا زۆر پەشیمان ئەبێتەوە زۆر شەرمەکە لەو کاتە کە بە لیقای خوا شاد بێ بەو کۆمەڵە گوناهەوە ئەفەرمێت دەموچاوی عارەقی خەجاڵەتی ئەڕێژێ بەس بە خودی ئەو عارەقە کە ئێڕێژێ خوای گەورە لە هەموو گوناهی ئەبورێ یەکێکە لە نیشانەکانی حوسنی خاتیمە ئێمە زۆر کات مەسئلەی حوسنی خاتیمە وا تەسەوور ئەکەین شتێکی کتوپڕیە حوسنی خاتیمە ڕەبتی بە ژیانی ئینسانەوە هەیە هەر هەموو ئینسانێک ئەگەر هاتوو لە هەموو حیاتیە بە جوانی هێنای بە چاکی هێنای بە باشی هێنای ئەگەر چی هەمیشە ئەبێ بترسێت لە عاقبەتی خراپی بەڵام خوا جەل جەلالوه زاڵم نییە بەرامبەر بە عەبدەکان ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەگەر ئەتانەوێ بزانن عاقبەتتان باشە یان نا سەیری دنیاتان کرد ئەگەر لە دنیا ئێوە سەرقاڵی کردەوەی باش بوون سەرقاڵی تاعەتی خوا بوون خەریکی خواناسێکی ڕاستەقینە بوون دڵنیا بن لەوە عاقبەتتان زۆر باشە ئەفەرمێ ئەگەر ئێرەتان باش نەبوو وا مەزانن بە گۆترە کتوپەڕ عاقبەتێکی باش بە قسمەتتان ئەبێ یان تەسویف شەیطان بتان خەڵەتێنێ هەموو ڕۆژێ وا تەسەورکەن ڕۆژێکی تر کاتێکی تر ساتێکی تر تەوبە ئەکەن موژدەکانی خوا جەل جەلالوه زۆر و زەوەندەن ئەمە خۆشترین موژدە بوو کە خۆم لە ژیانە چێژم لێ وەرگرتو بەخوا موژدەکان هەر کەسێ بیان خوێنێتەوە لە قورئانە دڵی زۆر ئارامە بێت ئێمە سوورەی یوسف عەلەیهی السەلام ئەخوێنینەوە خوا جەل جەلالوه خەوێک پیشانی پێغەمبەرێکیدا عەلەیهی السەڵاتو وەسەلام بەرزینمی زۆر هاتە ڕێی ئەمما خەوەکەی هەر هاتە دی باشە خەوێک ئەوە بێتە دی ئەبێ وشەی خوا بە حەقیقی چۆن بێتە دی وەڵاهی لێرە کۆمەڵە مەلائیکەتی خوا هەن کە دەوری مەجلیسی ذیکر ئەگرن ئەم مەجلیسەی ئێمە ئێستەکە لە خزمەتانە دانیشتوم و هەمووان پێکەوە لەم ماڵەی خوا بە زمانی بە ڕۆژوە ئاوەدانی ئەکەینەوە بەخوا بەڕێزەکانم کۆمەڵە مەلائیکەتی خوان پێیان ئەوترێ سەیاحین سەیاحون لەسەر زەویە ئیشیان ئەوەیە بەس بە دوای مەجلیسی ذیکرا ئەگەڕن بەخوا ئێستا دەورەی ئەم مەجلیسە ئەگرن هەتا ئاسمانی یەکەم بەرزە بنەوە بە سەرسەری ئێمە والله ئینسان کە ئەچێتە ناو بەهەشتەوە ئاشنایە بە بەهەشت و بە مەلائیکە ڕۆحی ئەکێشتێ ئاشنایە لە ناو گۆڕا مەلائیکەیان بە پیریەوە کاتێکەوە زیندوو ئەکرێتەوە مەلائیکە شاهیدی لەسەر ئەدەن ئای خۆشبەختی بۆ ئەو کەسەی هەزاران مەلائیکە سەفیان بەستۆ لە بەردەم ڕەب العالەمینە خوایە ئێمە شاهیدی ساڵحی ئەم عەبدە ئەدەین شاهیدی هەنگاوەکانی ئەدەین بۆ مزگەوت شاهیدی ئەدەین لە نوێژی بەیانیە بە تاریکی هاتە مزگەوت شاهیدی ئەدەین ماڵەکەی تۆی ئاوەدان کردەوە شاهیدی ئەدەین لەبەر خاتی تۆ سەردانی دایک و باوکی کرد شاهیدی ئەدەین کە هەژارانی لەیاد بوو شاهیدی ئەدەین کە هەمیشە خزمەکانی بەسەر ئەکردەوە شاهیدی ئەدەین دڵی دایک و باوکی نەئێشان شاهیدی ئەدەین لەبەر خاتی تۆ ئەیتوانی فڵانە گوناهکان نەیکرد چاوی لە حەرام پاراز دەمی لە حەرام پاراز گوێکانی لە حەرام پاراز دەسی لە حەرام پاراز قاچی لە حەرام پاراز ئەزان شاهیدی مەلائیکە چەند گەورەیە کە لە بەردەم ڕەب العالەمینە ئەم نەزیه و پاک و بێگوناهانە شاهیدیت بۆ بدەن خوایە ئەمە عەبدەکەی تۆیە ئەبەو شێوازە ژیانی بەسەر بردو و ئێستش ئاوا دێتەوە ئەم موژدەی کە بۆم باسکردن کۆتا موژدەی خوا نییە جەل جەلالوه نزیکەی 1000 موژدەی خوا لە قورئانە هەیە 1000 موژدە تەنها ئەمە موژدەیەک بوو لە موژدەکان بۆم هەڵبژاردن والله ئەو کاتێک کە ئێرە بەجێ ئێهێڵین ئەم موژدەیەتان بیرەکەوێتەوە سبحان الله ئینسان هەندێک جار کاتێکەوە ناڕەحەتی ڕوویتی ئەکا لە بری پەلاماری ذیکر لە بری پەلاماری ئەم یادانە پەلاماری شتی تر ئەکە جاری وا هەیە بوومە لەرزەیە کە ڕوو ئەدا لە ئاوێکە خەریکە ئەخنکێت هەتا نەگاتە ئەخیری لەحظەی ئەمانەی نایەتەوە یاد بەڵام والله ئەو کاتێک کە ڕۆحمان دەرئەچێ
ئەو کاتە ئەم دەرسە هەر هەمومان بیرمان ئەکەوێتەوە ئەم ئاەتەی خوا جەل جەلالوه هەمومان یەتەوە زێنمان کاتێک کە چۆن سەف مەلائیکەی خوا ئەبینین موژدە ئەهێنن بۆ ئێمە ئەبینین ڕۆحەکەمان لەناو کفنێکی زۆر پاکی جوانی بۆن خۆشدا ئەندێ بەرەو ئاسمانەکان بەرزەکرێتەوە ئەو کاتە ئینسانی ئیماندار هەز بە ئارامیەک ئەکا کە هەموو ژیان و ناڕەحەتی و کۆسبەکانی لەبیر ئەباتەوە زاڵمان هەرچی ئەکەن بابیکەن لە ژیانە چۆن تەسەڕف ئەکەن لەگەڵ موسڵمانە بابیکەن ئەمە عاقبەتی خەڵکی موسڵمان والله ئەم عاقبەتە ئەم خۆشیی کە لەناو ناخمانە هەیە هیچ کەس ناتوانێت لە داخی ئێمە دەری بێنێ ئەبێ ئێمە ئیستیقامەمان هەبێت دەواممان هەبێ بپارڕێنەوە بلاڵێنەوە لە رب العالمین کە عاقبەتمان باشکە و لێرەش خۆمان بۆ خۆمان دلیلێکمان هەڵگرت بێ ڕۆشنایەکمان هەبێ کە بزانین عاقبەتمان چۆن ئەبێ خوای گیان داوام لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت عاقبەتمان پڕخێر کە یا ئەکرەم الئەکرەمین خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ پەروەردگارە داوات لێ ئەکەین بمانگێڕە لەو عەبدانەی لەسەر مەرگا موژدەیان پێ ئەدرێ یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان تۆ زۆر کەریمی دەستی هیچ کەسێ ڕەت ناکەیتەوە خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ پەروەردگارە ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین عاقبەتمان سپاردەی تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەو تاعەت و عەبدایەتیانی کە لێرە کردومانە لێمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین والله خوای گیان ئەزانین کەم و کورتیمان هەیە ئەزانین نوێژەکانمان کەم و کورتی تایە ئەزانین خەیاڵی پوچی دنیا مێشکی داگیر کردوین خوای گیان ئەزانین کەوا تەسەڕفاتەکانمان هەڵەی زۆری تایە خوای گیان ئێمە لە زەمەنی شەهوەتاین چاوەکانی خۆمان پێ ناپارێزرێ خوای گیان دڵی خۆمان پێ ناپارێزرێ پەروەردگارە داوای بەزەیی لە تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین بەڵام ئەزانین هەمیشە تۆ خوایەکی پەروەردگارە زۆر کەریمی بەخوا کەسە کەریمەکان هەر کەس بچێتە بەردەم ماڵیان خوایان ڕەدی ناکەنەوە ئێمەی گوناهبار ئەم ڕۆژی ڕەمەضانە بە زمانی بە ڕۆژەوە لە ماڵەکەی تۆیە هاتوێتە بەردەم قاپی ڕەحمی تۆ خوایان قاپی ڕەحممان لێدا مەخە هیدایەتمان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ئەڕحەم الڕاحیمین خوایان داوام لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهەکانمان ببوورە بمانگێڕە لەو عەبدانەی کە دڵیان بە تۆ خۆشە پەروەردگارە بمانگێڕە لەو عەبدانەی کە مەلائیکە شاهیدیان بۆ ئەدەن پەروەردگارە هەنگاوەکانمان بۆ مزگەوت خوایە بە ئەجر بۆ بنووسە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا خوای گیان پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە عوجب پەروەردگارە داوام لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئیستیقامەمان پێ بەخشە یا ئەکرەم الئەکرەمین بمانگێڕە لەو عەبدانەی ئیستیقامیان هەیە لە دنیا یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوام لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە گوناهانێکمان هەیە دەرەقەتی نەفسی خۆمان ناین هانا بە تۆ ئەهێنین یا ئەڕحەم الڕاحیمین خوای گیان شیفامان بدە لە گوناهەکانمان یا ئەکرەم الئەکرەمین خوای پەنامان بدە لە گوناهەکانمان یا ئەکرەم الئەکرەمین خوای پەنا ئەگرین بە تۆ لە گوناهی چاومان پەنا ئەگرین بە تۆ لە گوناهی دەستمان پەنا ئەگرین بە تۆ لە گوناهی قاچمان خوای پەنا ئەگرین بە تۆ لە گوناهی دڵمان یا ڕەبی پەروەردگارە عەفومان کە گوناهێ لەمە پێشکردومان عەفومان کە گوناهێ لەمە دوائیکەین عەفومان کە گوناهێ پێمان زانیوە و کردومانە عەفومان کە خوای گیان گوناهێ کە نەمان زانیوە و کردومانە خوای عەفومان کە یا ڕەبی پەروەردگارە بەزەی خۆ بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان قەرزی سەرشانمان لا بدە خوای گیان نەخۆشیەکانمان شیفا بدە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە یا ڕەبی خوای هەر کەسمان گرفتێکی بۆی چارەسەرکە خوای گیان ئاوەدانی بخەرە دڵمانەوە خوای گیان دڵمان ئارام کەرەوە ماڵمان ئارام کەرەوە خوای گیان ئاژاوە لە ناو ناخمانە مەهێڵە ئاژاوە لە ناو مناڵ و ئەولاد و ماڵمانە مەهێڵە ئاژاوە لە ناو شارەکەمانە مەهێڵە خوای گیان ئاژاوە لە وڵات و نیشتیمانمانە مەهێڵە هەر کەس خزمەتێکی ئەم وڵاتەمانەکە خوای گیان تەوفیقی بدە هەر کەس خراپە بەرامبەر بەم وڵاتەمانەکە پەروەردگارە داوام لێ ئەکەین جێی هیدایەتە هیدایەتی بدە جێی هیدایەت نیە لە کۆڵی ئەم وڵاتەی خەرەوە یا رب العالمین یا ربی خوای گیان داوام لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەم دوعانەمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هاتوونتە بەردەم دیوانی تۆ پەروەردگارە ئەم دوعانەمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین
خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، خوای لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی ڕەفیق و هاوڵ و دۆستانمان ببورە. پەروەردگارە هەچ کەس ئەمان ناسێ پەروەردگارە لە گوناهی ببورە، هەر کەس ئەناسین پەروەردگارە لە گوناهی ببورە، هەر کەس مافێکی بەسەرمانەوەیە خوای لە گوناهی ببورە، خوای هەر کەس پیاوەتی و چاکەیەکی لە هەموو حیاتە لەگەڵا کردوون لە گوناهی ببورە. یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت هموما لبهشتا يا أكرم الأكرمين كوب كروا. يا ربي خواهي جان داوات لي أكين زليلي دسي قناها كان من مكة، زليلي دسي ظالمان من مكة. يا ربي خواهي كساسي سرجي قمان مكة، پروردگارا كساسي سرجي قمان مكة. بمان جرى لو عبداني لدنيا ليان راضي يا رب العالمين، بمان جرى لو عبداني كأوان لتو راضين يا أكرم الأكرمين. خواهي تشاوي دلمان بكروا پروردگارا بأولياء خود قبول مانك رتبة من برس كروا يا أكرم الأكرمين. خواهي جان داوال لي أكين بناوي جوارت بصفتي برزت باسم عظمت يا رحمن يا رحيم يا مليك يا قدوس يا سلام يا مؤمن يا مهيمن يا عزيز يا عزيز يا كريم. خواهي داوال لي أكين أو اندحلا من بدر محتاج حرام نبي. يا ربي خواهي جان لقميش حرام پروردگار لجيانا داخل بمال ومنالي إيما مكة. پروردگار داوان لي أكين بناوي جوان بصفتي برزت باسم عظمت خواه لحرام بمان بارزة، خواه لحرام بمان بارزة، خواه محتاج حرام من مكة يا أكرم الأكرمين، خواه محتاج حرام من مكة يا أكرم الأكرمين. يا ربي خواه جان أم دنيا بجنه هلن بإيمان ونبي، أم دنيا بجنه هلن پروردگار بشاية مان ونبي. بمان كير لو عبداني لسر مرقا زور آراما زور دلخوشن يا أكرم الأكرمين. پروردگارا داوات لي أكين صلاوي أما جسي إما بقينا بخزمت بيغمري خواه صلى الله عليه وسلم. يا ربي خواهيان أوانيك جومان لي أقرن پروردگارا داوات لي أكين تاك تاك صلاوي هر همومان ناومان بينا لخزمت بيغمري خواه صلى الله عليه وسلم وصلاوي إما بيبقينا. يا ربي پروردگارا داوات لي أكين هر همومان بيك وپروردگارا لساحي محشرة لجر سيبري على رسول الله صلى الله عليه وسلم حشرك لبهشتها بدراوسي وقبل منك بأمتي أول من قرأ يا أكرم الأكرمين. آمين آمين والحمد لله رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول